مەبەستمە لەسەر کۆی دراوە دیجیتالیەکان و بە تایبەتیش بتکۆین بوەستین بزانین پێشبینیەکان بۆ ساڵی ئایندە چییە بێ بە تایبەت لەسەر ئەم دراوە دیجیتالیانە چونکە خەڵکێکی زۆر ئێستا مامەڵی پێواکە وە لە حەزی کڕینایەتی گۆڕانکاریەکی تەواو لە بازارەکانە دروست بووە خەڵک سەری کردوتە سەر کڕینی دراوە دیجیتالیەکان و لە جیهانیشدا بە تایبەت بتکوین. ئەم بابەتە لەگەڵ بەڕێز ئەحمەد قادر شارەزای بازاڕە دارایەکان لە ئەستانبوڵ گفتوگۆوەکەم. بەڕێز ئەحمەدم کاتت باش سڵاوت لێبێت بە هیوام کاتێکی خۆشت هەبێت. کاک ئەحمەد بۆچی ئەم ساڵ پێشبینیەکان هەمووی بە پێشبینی باش و بەخێرن بۆ دراوە دیجیتالیەکان هۆکارەکەی چییە بە تایبەتیش بۆ بتکۆین؟ تایبەت بەم ساڵە 2024 بازاڕە دارایەکان بە شێوازی گشتی گەشەیەکی باشی کرد، یعنی بەس تەنها بازاڕە دیجیتاڵیەکان نەبوو، دراوە دیجیتاڵیەکان نەبوو، بەڵکو بگرە پێنوێنەکان بوو، کانزاکان بوو بە هەمان شێوە. بەڵام هەنێ هەواڵ و ڕووداوی زۆر گرنگ هەبوو کەوای کرد کە دراوە دیجیتاڵیەکان جەختێکی زۆرتری لەسەر بکرێتەوانێ و سەرنجێکی زیاتر لەلایەن بازرگانەکانی جیهانەوانێ سەرنجی لەسەر بدرێت و بازرگانی تیا بکرێت و دەرفەتی باش هەبوو کە تێیدا قازانجی باش بکەن لەم ساڵە. بۆ نمونە یەکێک لەوانە کە لە کۆتاییەکانی ساڵی 2023 بوو داخلی 2024 بووین کە لەلایەن هەیە و ڕقی مالی ئەمریکیەوە بۆرسە ئەمریکیەوانێ لە سەنادیقی ئیسیسماری ETF قبول کرا بیتکۆین. ئەوە یەکێک بوو لەو دەرگایانەی کە کرایەوانێ بۆ بازرگانان کە بتوانن اعتیماد و سیقی زیاتر بە دراوە ئەلکترۆنیەکان بکەن و بە بیتکۆین بە تایبەتتر تەڵەبی زیاتر لەسەر کرد. تایبەت بە بیتکۆین یەک تایبەتمەندی هەیە کە ڕێژەکەی دیاری کراوە و داواکاریشی لەسەر زیاد بوو. ئەو کاتە تەبیعیە بێت کە نرخەکەی و بەهاکەی بەرز بێتەوە. ئەمە یەکێک لەو ڕووداوە باشە کاک ئەحمەد لەگەڵ ئەو هەموو ئەگەرە باشی کە باسیەکەی بۆ ئەو هەموو لایەنە باشەی کە تۆ باسیەکەیت هەبێت بۆ بیتکۆین ئەی بۆچی سەر نرخەکەی ئەوەندە دابەزیەوە بۆ ئەوەنە خێرا دابەزێ وە بڕێکی زۆریش لە نرخەکەی دابەزێ کاتێک کە دابەزێ یاخود بەرزە بێتەوە گۆڕانکاریەکە بە نرخێکی زۆر دەست پێیەکە. ئەکید لە یەکێک لەو تایبەتمەندیانەی بازاڕی کریپتۆ چییە ئەو جوڵە بەهێزانەی کە هەیەی لە بەرزبوون یاخود دابەزین. ئەمە یەکێک لەو تایبەتمەندیانەی زۆرێک لە بازرگانەکان پێیان خۆشە، یعنی حەزیان بە جوڵەی خاونی حەزیان بە جوڵەی سەریعە. لە کۆتا دانیشتنی مەجلیسی بانکی فیدرالی ئەمریکایە پلانوا بوو لە ساڵی داهاتووە 4 جار دانیشتنی مەسەلەن دابەزینی ڕێژەی سوی بانکیمان هەبێت لە ساڵی داهاتووە. بەڵام پلانەکە گۆڕانکاری بەسەرهاو پێشبینیەکانەوەی کە دۆلاری ئەمریکی هەر بە بەهێزی بمێنێتوانێت. ئەگەر ئەم پلانەوەکو خۆی بمایەتوانێت 4 دابەزینمان هەبووە لە ساڵی داهاتووە ئەو کاتە ئەم دابەزینە بەهێزەمان نابینی لە بیتکۆینە. پێویستمان بە ڕووداو هەیە، پێویستمان بە دافعەیەک هەیە کە بۆی نرخ بەرز بێتوانێت یاخود دابەزێت. چۆن هۆکارمان هەبوو بۆ بەرزبوونەوەی نرخی بیتکۆین لەم ساڵە هۆکاریشمانە بێ بۆ دابەزینی بە هەمان شێوە و دوو ئامانجمان هەبوو کە نرخێکی سایکۆلۆجی بوو بۆ بیتکۆین کە بازرگانەکان چاوەڕێیانە کرد قازانجەکانیان وەرگرن. ئەویش نرخی 100,000 بوو کە زۆرێک لە بازرگانەکان لەسەر و ناوچەی 60,000 و 50,000 و 80,000 و کڕینیان هەبوو. ئامانجیان کوێ بوو؟ 100,000 دلار بوو لە نرخی بیتکۆین بگاتەوە قازانجەکانیان وەربگرن. ئەوە نرخێکی سایکۆلۆجی بوو بۆ بازرگانەکان کە گەشتە ئەو ناوچەیە. بازاڕە دارایەکان ئاڕاستەمان هەر ئەوە نییە کە بە بەردەوامی بەرزبوون بێ، پێویستەکە بزانین لە چه ئاستێکا کڕینەکەی و لە چ ئاستێکیشە قازانجەکانیشت وەرەگریت. ئاستی قازانج وەرگرتن بوو 100,000 بۆ ئەم دابەزینەمان بینی و ڕووداویشمان هەبوو بە هەمان شێوە کە ڕێژەی سوی بانکی لە ئەمریکا لە ساڵی داهاتوە پلانەکە گۆڕانکاری بێ لە 4 بوو بە 2. ئەمە یەکێک بوو لە هۆکاران و بە هەمان شێوە جیۆپۆلیتیکەڵی شوانە و گرژ و ئاڵۆزیانی ڕۆژهەڵاتی ناوڕاست ئێستا بازرگانەکان بە چاوێکی ترەوانە سێری بیتکۆینەکەن. ئەو پشگیری دۆناڵد ترەمپ بۆ بازاری کریپتۆیەکی پارێزرا و سێری بیتکۆین و بازار ئەتوانین بڵێن لەگەڵ ئەم گرژی و ئاڵۆزی هەیە ئەو ڕووداوانەی کە هەیە جا جیۆپۆلیتیکی بێ یاخود ڕووداوی دیکە بێت هەر ڕووداوێکی ترکە هەبێت بازرگانێکی زۆر هاتووە بەرهێنانەکە لە تۆژوتت لە دراوە دیجیتالیەکانە. ئەکرێ بڵین ئەمە ڕیسک نییە ئەیکا لە کاتێکە ئەم دۆخە هەیە بەڵام ڕووە کاتە دراوێکی دیجیتالی بە تایبەت بتکۆین ڕیسک نابێ بۆیان؟
ئەکید ڕیسکە بێ ئەگەر بێت و لە ئاستێکی زۆر بەرزە کڕیم بکە لە شوێنێکی لە نرخێکی غەڵەتا کڕیم بکە ئەکید مەترسیە بێ بۆ سەر سەرمایەکەی چونکە دەرفەتەکەی لە دەست دەرچووە لە 60,000 و 50,000 وانە بەڵام ئێستا خەڵکێکی زۆر کردوێتی وە بەرهێنانی پیایا کردووە ئەی ئەوان بۆ ئەوانە چی پێشبینیەکەی کە زەرەر نەکەن ئەگەر بێت و لە نرخی خراپە کڕی بێتیان لە 100,000 کڕنیان کردبێ پێشبینی زەرەریان ئاساییە و چاوەڕوان کراوە بۆچی چونکە لەبەروی نرخێکی بەرزە و دراوەکانی تریش هەر بەرهەمێت لە بازاڕ دارایەکانە ئەگەر بێت و لە نرخێکی باش و گونجاوە کڕین نەکەیت ئەو کاتە تۆ بێت چاوەڕێی زەرەرکەی بۆچی چونکە ئێستا زۆرێک ئەوەی کە ئێمە مەسەن پرسیاریان لێکردین کە نرخی بیتکۆین چۆ سەر و 90,000 و 100,000 ئەنجا پەیوەندیانە کرد ئێستا ئەمانەیە بیکڕن ئێستا کاتێکی گونجاو نیە تۆ دەرفەتەکەت لە دەست دەرچووە کە لە بەهایەکی خراپە ئەیکڕی ئەو کاتە کاتێک کە بازار خۆی ڕاستەکاتەوە یان خودت بەهاکەی لەسەر و ئەو نرخی ئێستا لەسەر و بەهاکەوێتی ئەو بابەتە ئەو کاتە تۆ تووشی زەرەرەبی ئەبێت لە ئاستێکی زۆر باشە کڕیم بکەیت بەڵام بەسیس ئەو نرخانە لەسەر و 100,000 و نرخی زۆر بەرزە بەڵام تایبەت بە بیتکۆین لەسەر و 80,000 بێ ئەگە نرخ هەتا لەسەر و ئاستۆ بێ ئەو ئاڕاستی بەرزبوون و پێشبینی بەرزبوونی زیاتری لێکرێت باشە بۆی چاوەڕێی نرخی گونجاوتر و باشتر بکەی بۆی ئەگەر دەرفەتەکە لە دەست بێ باشە کاگە ئەحمەد خەڵکێکی زۆر لە ڕێگەی دراوە دیجیتاڵیەکانەوە فێڵی لێکرێت یاخود با بڵین خەڵکێکی شەیە بەکارێنێ بۆ فێڵکردن لە جیهانە چۆنە و لە هەرێمی کوردستانیشا لە چه ئاستێکایە کە زۆر جارە بینین لە ڕێگەی دراوە دیجیتاڵیەکانەوە فێڵ لە خەڵکەکرێ و پارێ خەڵکە خوڕێ بابەتی فێڵکردن بابەتێکی تازە نییە لە هەم لە جیهانەوە هەم لە کوردستانیشە بەتایبەتی لەم ساڵە کە مەسەلەن بابەتی نوێتر هەموو ساڵە بە بابەتی نوێوانێ ئەم فێڵکردنە یەتە بازاڕە داراییەکان و پارەیەکی زۆر لە کوردستانە ئەخورێ ئەمە یەکێک لە مشکلە گەورەکانی چییە ئەمە بەس تەنها ئەوە نییە من مەسەلەن ئەگە فێڵم لێ کرابێت کێشەی دارایی بۆ منی دروست کردێت بەڵکو ئەگە بگرێ کوپێک ئاو ئەگەر بای 250 دینار فێڵ لە من بکرێ پارەکە لە من بخورێ کاریگەری ئابووری لەسەر هەرێمیش دروستەکە ئەوە نییە بڵین بەس تەنها من پارەکەم لێ خوراوەتەوە ئەم بابەتی فێڵکردنە بابەتی زۆر گەورەیە و بابەتی کاریگەری نەرێنی تەواوەتی هەیە لەسەر هەرێم ئابووری هەرێمیش بە هەماشەوە بەس نەک تەنها شخصەکە وازانێ پارەکە لە خۆی خوراوەتەوە وانە کاریگەری نەرێنیە بێ لەسەر ئابووری هەرێمیش بە هەماشەوە چۆن فێڵەکە ئاکرێ لە نەبوونی زانیاری من بۆ نمونە من شخصێکم کەسێک دێ یاخود ئەپلیکیشنێکە یاخود مەسەلەن پلتفۆرمێکە یاخود مەسەلەن شخصێکە قسەم لەگەڵاکە کاتێ یەکە قسە لەگە مناکە لە نەبوونی معلوماتی من کامە لە ئابووریا پێوترێ مۆرەڵ هەزار کە لە نەبوونی معلوماتی من و زانیاری منە ئەو دەرفەتە ئەخوازێتەوانێ فێڵم لێکە دوو سێ ئاسمان هەیە لە کاتێک کە فێڵەکرێ یاخود مەسەلەن بۆ منە ئۆفەرێکمان دێت بەس ئەو کەسانی کە فێڵیان لێکرێ زۆر بە ئاسانی سێ ئاسمانێ ئاستێکیان ئەگەر فێڵەکە زۆر بە ئاسانی کەشفەکرێ ئەویش تەنها پێویست بە موبایل و ئینتەرنێتێک هەیە بۆی بزانی ئایا فێڵت لێکە یاخودنا ئاستێکی تریان کە پێویست بە کات و ئامراز هەیە بۆی بزانی ئایا ئەوە فێڵە یاخودنا ئاستێکی تریان لە فێڵەکان ئەوانەی کە لە بازاڕەکە هەیە پێویستەکە بڕەپارەیەکیش بێت تاکو بزانی فێڵت لێکرێ یاخودنا ئەوەش لە سەرەتاوە قازانجێکی باش بۆی کە زیاتر ئیشەکەی لا شیرین کەەوەش وەکو جۆری سێم کاک ئەحمەد قادر شارەزای بازاڕە داراییەکان لە ئەستانبوڵەوە لەگەڵمان بووی سپاس بۆیەوە سپاس بۆ بەڕێستان